بەڕێوەچوونی سێمین کۆنفرانسی پزیشکیە بۆ نەخۆشیەکانی شەکرە لە شاری سلێمانی. ئەم کۆنفرانسە بە بەشداری چەندین پزیشکی ناوخۆیی و 9 پزیشکی نێودەوڵەتیە کە تیایدا توێژینەوەی زانستی تایبەت بە خۆیان پێشکەش دەکەن. نەخۆشی شەکرێت نەخۆشیەکە ئێستا وای لێ هاتووە لە هەر دە کەس یەکێک تا جاری وایە زیاتریش بێ بۆی کە نەخۆشی شەکرەی هەبێت. ئێستا ئێمە لە سنتەری شەکرە نزیکەی 32,000 کەس لە سنتەرەکە داتای هەیە ڕێجیستر کراوە نووسراوە. لەمانە بێژگە لە مەساڵانە زیاد لە 1000 کەس یەک لە سنتەرەکە ناوی خۆی ئەنووسێن. ئەمە بێژگە لەوەی کە چەندین نەخۆش هەن نایەن لە سنتەرەکە ناو بنووسن لە کەرتی تایبەت عیلاج وەرەگرن. ئەم کۆنفرانسە گرنگەکەی لەوەیە کە زیاتر هۆشیاری تەندروستی بەرزەکاتەوە لە ئاستی دکتۆرەکان و لە ئاستی کە دکتۆرەکانی ئیگەێنن بە نەخۆشەکانیان و لەو ڕێگەیەوە بۆی کە تازەترین شێوازی چارەسەر بۆ نەخۆشی شەکرە و جۆرەژێنەکان چی هەیە باز بکرێت. نەخۆشی شەکرە وەک یەکێک لە نەخۆشیە باوەکانی سەردەم کە مەترسی بۆ سەر مرۆڤ دروست دەکات. لە کوردستانیشدا بە پێی ئامارەکان ڕێژەکە لە ئاستێکی بەرزدایە. ئامانج لەم کۆنفرانسەش هەماهەنگیە بۆ دۆزینەوەی میکانیزمی تایبەت بە چارەسەرکردنی نەخۆشیەکە. ئێمە لەم کۆنفرانسانە بە شێوەیەکی باش بە شێوەیەکی گرنگ بە شێوەیەکی زۆر هەستیار ئەڕوانین و وەکو حکومەت وەکو بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی توانم بڵێم پشتیوانی هەموو هەنگاوێکی زانستی لۆجستی یا خۆددارایی یەکەی بۆ بەرەنگاربوونەوەی ئەم جۆرە نەخۆشیانە و بە دڵنیاییەوە حکومەت ئەبێ پلانی هەبێ و شانبەشانی هاوشانی وڵاتان بڕوە بۆ بەرەنگاربوونەوە یاخود بۆ گرتنەبەری ڕێو شوێنی تازە. جگە لەوەژە بێ جەوێکی وا ساز بێت نەخۆشی شەکرە بە گۆڕینی شێوازی ژیانی خەڵک پەرەی پێ بدرێەوە وای لێ بکرێت کە شێوازی ژیانی خەڵک بۆ شێوەیە بێ کە بە دوور بن لە توش بوون لە نەخۆشی شەکرە. ئەم کۆنفرانسە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت و بەدەر لە ڕاگەیاندنی ئامارەکانی مەترسی نەخۆشیەکە و هۆشیاری و خۆپاراستن دەدرێتە هاوڵاتیان. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.